پاشەوەی لەلایەن هاوڵاتیانی سنووری ناحیی ناڵپارێزی سەر بە قەزای پێنجوێن هێزەکانی پۆلیس ئاگادار کرانەوە لە بوونی چەندین مین و گولە هاون لە گوندی دارەبەن کە بەهۆی لافاوە دەرکەوتبوون بە مەبەستی سەلامەتی و گیانی هاوڵاتیانی سنوورەکە و پاراستنی سەر و ماڵیان لەلایەن هێزەکانی بنکەی پۆلیسی ناڵپارێزەوە پاسەوان بۆ شوێنەکە دانرا و لیژنێکی تایبەت لە دەستگای کاروباری مین و تەقەمەنی سلێمانی لە نزیکەوە سەردانی جێگەکەیان کرد. پێشتر حاڵەتانە لە سنووری ناحیەکەماندا ڕوویاوە کە کەسان ئاگاداریان کردو چەک تەقەمەنی هەبووە. ئێمەش دوای ئەوەی ئاگادار کرێن لە گوندی دارەبەن لە سنووری ناحیەکەماندا چەند هاوڵاتی ئاگاداریان کردین کە بوونی پاش ماوەی جەنگیتیایە. ئێمە دەست بەجێ لە ڕێبەرێز کاکزانە قایمقامی قەزای پێنجوێنەوە خۆشبەختانە هەستاین بە ئاگادارکردنەوەی بەڕێوەبەراتی کاروباری مینی سلێمانی ئەوان هاتن بە دەنداوەکارەکەمانەوە ئەمڕۆ هاتوون تیمێکیان کە هەڵەستن بە پاکردنەوەی شوێنەکە و بە تەقاندنەوەی ئەو چەک و تەقەمەنی کە پاش ماوەی جەنگەکانن. دوای ئاگادارکردنەوەی قایمقامی قەزای پێنجوێن و بەڕێوەبەری ناحیی ناڵپارێز و باوکاری بەشی پۆلیسی پێنجوێن و بنکەی پۆلیسی ناڵپارێز و تیمەکانی دەستگای گشتی مین توانرا 6 گولە هاون لە شوێنەکە کۆ بکرێتەوە و سەرجەمیان لەناو ببرێن. لەسەر بڕیاری بەڕێوەبەری گشتی کاروباری مینی سلێمانی ئەمڕۆ بە دوو تیمی لە ناوبردننی پاشماوە زەنجەکان و تیمی بەدوادەدا چوون هۆکاری بوونی ئەم پاشماوە زەنجە چێ لێرە خۆشبەختان لە ئەنجامی زۆری بارانبارین و لافاوەوە زیاد لە 50 لە تۆپ و مینێک هاتوۆتە خوارەوە کۆکرایە و لە ئامادەکراوە بۆ لە ناوبردن. جێگەی ئاماژەیە ئەم تەقەمەنیانە پاشماوەی جەنگی 8 ساڵەی ئێران و عێراق و تا ئێستا لەو سنوورە ماونەتەوە لە دوای پشکنین و گەڕان بە دوای میندا ناوچەکە پاکرایەوە و بە چاودێری میدیاکانیش مینەکان تەقێنرانەوە و دڵنیاییش درا بە هاوڵاتیان لە نەبوونی مەترسی لەو ناوچەیە. لە ڕووی قەیرانەوە ئەم وڵاتە تووشی قەیرانێکی گەورە بووە لە ڕووی داراییەوە بە تایبەتی بەڵام بە نسبەتی شوکارەکانی ئێمە لە هەندێک کاتە ڕێگرە بەڵام ئەمە ئیشێکی مرۆییە نابێ بە شێوەیەک چاپۆشی لێ بکرێت دەستگیرەوەی لە بەرامبەرا بکرێت. تا ئێستش سنووری قەزای پێنجوێن بە یەکێک لە ناوچە مینڕێژ و مەترسیدارەکان دادەنرێت. لەم ناوچەیە ڕووبەری 6 ملیۆن مەتر دووجا مینڕێژ کراوە بۆ هۆیەوە زیاتر لە 1000 قوربانی مین لە سنووری قەزای پێنجوێن هەیە. سوەی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گوندی دارەبەن لە ناحیەی ناڵپارێز.